نەخۆشی دەرونی چییە؟ هۆکارەکانی توش بوون بەو نەخۆشیە چین؟ سڵاوتان لێبێت، من تانیا سۆفی باس لە جۆری نەخۆشیەکە و هۆکارەکانی دەکەم. نەخۆشی دەرونی حاڵەتێکی تەندروستیە کە تێیدا گۆڕان لە هەست، بیرکردنەوە، ڕەفتار یاخود هەمویان پێکەوە ڕوودەدات. نەخۆشی دەرونی پەیوەندی بە سترێس یان ئەو کێشانەوە هەیە کە لەناو کۆمەڵگا و خێزانەکاندا ڕوودەدەن. بۆیە هەموو کەسێک دەکرێت دووچاری ئەو نەخۆشیە بێتەوە بەبێ جیاوازی لە تەمەن، ڕەگەز، ناوچە، داهات، پلە و پۆست، نەتەوە یان دین. بەڵام لەگەڵ ئەوەشدا سێ لەسەر چواری نەخۆشیە دەرونیەکان لە تەمەنی 24 ساڵیەوە دەردەکەون. ئەگەرچی بەشێک لەو کەسانی نەخۆشی دەرونیان هەیە نایانەوێت قسەی لەبارەوە بکەن، بەڵام نەخۆشی دەرونی شتێک نییە جێگای شەرم بێت، چونکە ئەویش هەر نەخۆشیە وەکو تەواوی نەخۆشیەکانی تر. ئایا نەخۆشی دەرونی چارەسەری هەیە؟ بە دڵنیاییەوە هەیە. هەمیشە زاناکان لە گەڕاندان بۆ تێگەشتن لە شێوازی کارکردنی مێشکی مرۆڤ بە مەبەستی دۆزینەوەی چارەسەر بۆ نەخۆشیە دەرونیەکان. لەگەڵ ئەوەشدا بە هەزاران نەخۆش لە جیهاندا چارەسەریان وەرگرتووە و گەڕاونەتەوە نێو کۆمەڵگا و بە شێوەیەکی ئاسایی دەژین. بۆیە تەندروستی دەرونی خۆت بپارێزە، چونکە بناغەی دروستبوونی هەست و سۆز، بیرکردنەوە، پەیوەندیکردن، فێربوون، خۆڕاگری و خۆشویستنە و کلیلی سەرەکی پێکهێنانی پەیوەندیەکانە لە نێو کۆمەڵگادا.